چونکە ئەمە کۆتا هەنگاوی تۆیە دوای 12 ساڵ خوێندن چۆن کۆلێژی دڵخوازی خۆی هەڵبژێریە لەگەڵ شکڵیا بگونجێ یاخود لەگە حەزەکانی بگونجێ دەستخۆش خوێندکار پێویستە کۆنمرەکەی بک بە پێوەەر حەزی خۆی پێکنەرێکی کاریگەرە بەم دوانە ڕاوێش بکە بۆی کە ئایا ئەم کەسە خولیای چییە و ئایا چی لەگەڵ توانەکانی ئەگونجێ ئەگەر کەسێک ڕێبەرایەتی بکە یا ڕێنوێنی بکە پێم وایە ستێپ بای ستێپ نزیکە بێتەوە لەوەی کەوا خۆی چی ئەوێ ئێمە کە ئەڵین تۆ حەزی لە چی ئایا ئایتی ئایا بەشە طوبیەکان ئایا بەشە زانستیەکان بەشە زانستە کۆمەڵایەتەکان بەشە پەروەردەیەکان ئەڵین تۆ لەگەڵ کامیانە ئەگونجیت حەزی خۆت لەگەڵ ئایا داهاتووی تۆ ئەبیتە مامۆستایەک یا ئەبیتە توێژەرێک یان ئەبیتە فێرخوازێک ئایا تۆ کامیان هەڵەبژێری لە داهاتووە کاری لەسەر بکەیت چونکە ئەمە کۆتا هەنگاوی تۆیە دوای 12 ساڵ خوێندنت بۆیە باشترە ورتر باشتر زانستی تر کاری لەسەر بکەی نیدێتێ دەست کەسێکەوە داهاتووی تۆ خوا نەخواستە بسووتێنێ یان نەتوانی هەنگاوێک بگەڕێیتەوە یا ساڵێکی بەفڕۆ بچی